بەهۆی بارانبارینی چەند ڕۆژی ڕابردووەوە ئاستی ئاوی بەنداوی دەربەندیخان 30 سانتیمەتر بەرز بووەتەوە و بۆ ڕێگریکردن لەسەر ڕێژبوونی لەم قۆناغ و کاتەدا بەشێک لە دەرگاکانی بەنداوەکە کرانەوە. بەهۆی بەردانەوەی بەشێک لە ئاوی بەنداوی دەربەندیخان ئاستی ڕووباری سیروانیش بە شێوەیەکی بەرچاو بەرز بووەوە و بەشێک لە کەپرە گەشتیاریەکانیش ژێر ئاو کەوتن. و پێویستەکە حکوومەتی هەرێمی کوردستان کاری جدی لەسەر بکە بۆ ئەوەی پرۆژەی گەشت و گوزار زیاتر لەم ناوچە پەرەی پێ بدرێ بۆەوەی خەڵک سوودمەند بێ بە دەرەجەیەک خەڵکی دانیشتوی شاری دەربەندیخان و پێویستە حکوومەت هێرەمی لەوە بکاتە بەنداوی زیاتر دروستکە لە سنوورەکە بۆ گلدانەوەی ئاوی زیاتر بۆ ئاوی ژێر زەوی و تەنانەت بۆ جوتیاری بۆ ئاژەڵداری هەم سوودێکی تەواوی هەیە بۆ خەڵکی کوردستان. ئەم پرۆژانەیش بەشێکی زۆری کەپرە کەپر زۆر کێشەیەکی نییە گەر ئاوێک ئاوا بچێتە ناوێەوە زۆر گرفتێکی ئەوتۆی نییە مەگەر محاجرەیەک شتێک زەرەر بدای شەڵا پشتیوان بەخوا زەرەریان لێ ناکەوێت و بەعام تا ئێستا شکول بەخوا زەرەرێکی وان نەبووە بەڵام لە کاتێکی با بڵێن چاوەڕوان نەکراوە ئەم ئاوە هات زۆر خۆیان حازر نەکردو. بە پێی ڕاگەیەندراوێکی وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاوی هەرێم لە 24 کاتژمێری ڕابردوودا 242 ملیۆن مەتر سێجا ئاو هاتۆتە ناو بەنداوەکانی دووکان و دەربەندیخان و 83 سانتیمیش ئاستی ئاوی بەنداوی دووکان بەرز بۆتەوە. شارەزایەکی کەشناسیش دەڵێ شەپۆلی بارانبارین بەردەوام دەبێت و بۆ مانگی نیسانیش ئاماژە و پێشبینیەکان دڵخۆشکەرن. لەم 4 ڕۆژە لە قەزای دەربەندیخان 191 ملیم باران باریوە زۆرترین باران لەم 4 ڕۆژەدا لە قەزای شارەزور بووە کە ئەکاتە 230 ملیم لە پارێزگای سلێمانی 121 ملیم باران باریوە. پێشبینی دەکەین ئەمڕۆ کە ئەکاتە ڕۆژی دووشەممە کەش خۆشە بێ لە سبەینەوە ڕۆژی سێشەممە بە تایبەتی لە کاتەکانی نیمەڕۆ دووبارە ناوچەکانمان بە تایبەتی ئیداری گەرمیان پارێزگای سلێمانی دووبارە دەکرێتە ژێر شەپۆلی بارانبارینەوە. پێشبینی دەکەین هەتاوەکو ڕۆژی شەممەی سەرەتای هەفتەی داهاتوو بارانبارین بەردەوام بێ. چەقی شەپۆلی ئەم جارەمان بەهێزە بێ بە تایبەتی لە شەوی پێنجشەمەوە کە ناوچەکانی گەرمیان ئەگرێتەوە. هەرچی پەیوەستە بە بەنداوەکانی دیکەی هەرێمەوە دوهۆک 2.5 ملیۆن مەتر سێجا ئاوی تێدا گلدراوەتەوە و ئاستی ئاوی بەنداوەکە 1 مەتر بەرز بۆتەوە. هەرچی پەیوەستیشە بە بەنداوە بچووک و مامناوەندەکان سەرجەمیان سەرڕێژیان کردووە. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام دەربەندیخان.